دیارە ئەمڕۆ ئێمە بەرواری 6 سێ 2022 وەکو فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان بڕیارماندا بایکۆتی دەوام بکەین لە بەردەم بەڕێوەبەرایەتێکمان بوەستین. ئەمەش دوایەوەتی حکوومەتی هەرێم موچەی مانگی دوی پێ نەداوینەوە. ئەمڕۆ 6 سێیە بە هیچ شێوەیەک باز لە پێدانی موچە ناکرێ جگە لە کێشەی موچە. ئێمە بەشێک لە فەرمانبەرەکانمان گرێ بەسنەوە بۆ ماوەی 15 ساڵە، بەڵام تا ئێستا نەکراون بە هەمیشەیی وا بەشێک لە فەرمانبەران کە هەمیشەیین تەرفێ و علاوەکانیان ڕاگیراوە. ئەمەش کێشەیەکی تری فەرمانبەرانە، بۆیە ئەمانە وای کرد کە ئێمە ئەمڕۆ بایکۆتی دەوام بکەین و لە بەردەم بیناکەمان بوەسین. ئەمەش وەکو مۆڵەتێک چەند ڕۆژێک بایکۆتی دەوام مەکەین. ئەگەر بێت و حکوومەتی هەرێم وەڵاممان نەداتەوە دوجار ئێمە دەوام ناکەین و تا ڕۆینەوە ماڵەوە، چونکە حکوومەتی هەرێم بێباکە. سەرۆکی حکوومەت بە 2 ڕۆژ پێش ڕاپەڕین دێتە سەر کەناڵەکانی ڕاگەیاندێن باس لەوە کاکە خەتای عێراق تاوانبارە لە پێنەدانی موچە. عێراق تا چەند 2 ساڵ پێش ئێستا دراوسێ بوو، ئێستا بۆتە ئێمە بووینەتە میلادگیری عێراق. بێ عێراق موچەمان باتیە بەداخەوە لە کاتێک ئێمە ئابووری سەر بە خۆمانێ، نەوت بەسەر بەخۆ فرۆشین، غاز بەسەر بەخۆ فرۆشین، خاڵە سنوودەکانمان بۆ خۆمانە، بۆ حکوومەتی عێراق نییە. ئێمە وەکو فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان هاتووینە بەردەمی فەرمانگەکە بە مەبەستی خۆپیشاندان. داوای ئێمە ڕوونە هەمووی لەوە چێ توێژ و چین و توێژەکان بزانن کە ئێمە چیمان ئەوێ. ئیتر ئاشکرایە پێنەدانی موچەیە، دواکەوتنی موچەیە، نە ساڵە نە 2 ساڵە 8 ساڵە ئێمە بەدەست ئەم گرفتەوە ئەناڵێنین. ئەمە یەکەم بایکۆت و کۆتا بایکۆتیشمان نییە کە داوا و هاوار و ناڵێ ئێمە بەرامبەر ئەم حکوومەتە گەندەڵا بێخەمخۆرە، زۆر بێخەمە، خەمە ناخوا، موچەمان دابی ناکە، موچەمان دوا ئەکەوێ بۆ 40 ڕۆژ بۆ نیو موچە. بۆین ئێمەش ئێستا تاوەکو ئەم کاتێکە 6 سێ موچەی مانگی دوومان وەرنەگرتووە. ئێمە وەکو فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان سەرڕای دواکەوتنی موچەکانمان و ئەو قورسی و بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان و فەرمانبەران دروست بووە. حکوومەت موچەکەی کردووە بە 40 بۆ 45 ڕۆژ جارێک. سەروی ئەوەیش داهاتێکی زۆر هەیە، نەوت بەرزبوونەوەی نرخی نەوت، ئەمە بۆ خۆی داهاتێکی زۆر هەیە لە سنوورەکانە لە هەموو کورسانە. بەڵام بگرە هاوڵاتیان و فەرمانبەران ئەرکی سەرشانیان زۆر قرس بووە لەوەی بۆی پێوەری ئاو، پێوەری کارەبا، باج و ڕسوماتێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ حکوومەت. سەرڕای ئەوەیش حکوومەت هەر موچەکان دوا ئاخا و نایدات. خەڵکی کوردستان بەڕاستی بێزار و بێتاقەت بووە لەم دەستی کە پێ بە خەڵکە کرێ.